دەمە و بەیانی ڕۆژێکی نوێیە ئامادەکاری دەکات بۆ تەواوکردنی ئەو کارەی نزیکەی 2 هەفتەیە بێوچان بە هاوکاری ژنانی گوند کاری لەسەر دەکەن. دایە ئامینە دانیشتووی گوندی دوگۆمانە سەر بە قەزای پشدەر زیاتر لە 30 ساڵە سەرقاڵی چیخ دروستکردنە. ئەمە دەچین یەکەم جار دەچین قامیشان دێنین لە خاسی کە لە قەڵازەی دەچێ دەرێ دێنی سپیان دەکەین و دەیان دەنێن تا شک دەبنگای شک بوون و دەچین قوماشی دەکڕین لە شاری و قوماشەکەی هەڵدەینین و دەی پەشتینەوە و ڕای دێڵین وڵا زاوزەر سەرە تا دەست بە گوڵەکان دەکەین و هەتا گوڵەکە تەواو دەبنگای گوڵەکەش تەواو بن دەست بەکردنەی دەکەین. وڵا ئەرکیا زۆر گرا دەبێ هەموو بکەونەوە بەرێک ئەگەر نەکەونەوە بەرێک گوڵەکە دەرناچنەوە کخۆ. چیخ لە قامیش و سوف و قوماش دروست دەکرێت. لە کۆندا بە خوری ئاژەڵ و قامیش تەنراوە. گوندنشینان و کۆچەریەکان بۆ دەوری ڕەشماڵ بەکاری دێنن. وڵای ئەمە یەکەم جار چیخەکانی چیخان بۆ دێنین. هینانی چیخان بە زۆری ئەرکی پیاوانە ئەچکاتی ئافرەت ناتوانانی بیێنیەوی شەر هاوکاری نەکەم بەڵام بە زۆری ئەرکی پیاوانە چیخانیان بۆ دێنین. جاگە هینانەگەر لەگەڵ ئێمان سپیکردنا ئەو گوڵێ هاڵان و ئەو نەخشوونی گارە بە زۆری دەستی ئافرەتانە. هەوڵیان نەداوە بژێوی ژیانیان لەسەرەوە شتەی بێ بەزەگەر حکومەت یان هاوکاریان کایان کۆمپانیایەک شتێک هەبێ بتوانن بەروبوومیان ساغ بێتەوە دەتوانن مەسەڵەن کۆمەڵی خەڵک لێی سوودمەند بێ. بە کەرەستەی سادە و بیرۆکەی ورد و دانانی قامیشە ئامادەکراوەکان بە شێوەی هونەری و ئەندازەیی ژنانی گوند بە هەرەوەزی شوێن پەنجە و نەخش و نیگاری سەرنجڕاکێش بەسەر بەشە تەواوکراوەکانی چیخەکە جێدەهێڵن. بەتەنێن پێ ناکرێ بەیم هەموو کەس بەتەنێ پێ ناکرێگا کۆمەڵەکرد لێ خڕ نەبنەوە و دەگەڵت نەکەن. دەوڵای سەرەتاکە دەستی پێ دەکەم دایمە سەرداری دەبێ بەنەکان ڕێیاڵە بەردەکان بێنم جاوزەر وردە وردە بەردەکان لێ هاڵێن و بیانمە سەرداری ئەوەڵاوە 26 بەردە ژمارەکەی 26 بەردە ئەویش بە نزم و بەرز دەزانی ئێوێ ئەنزمە هەر 20 بەردی دەوێ ئێوێ بەرزە 26 بەردی دەوێ 30 بەردی دەوێ ناوەڵڵا خەڵاتی قبول نییە ئەگەر خەڵات کرا گوڵەکە ناشیرن دەبێت دەبێوەکی خۆمە بکەوتەوە بەرێک ئێستا کورد لە کوم لێ هاڵان دەبێ ئەو زەریشی هەموو دووبارەی وێبایەمەوە سەرداری ئەرێ وەڵاگەتون هەنە من هات چیخەکەدایە مەگا بزانم هەڵا بێ دەبێت هەڵی وەشێنم ساکیکە. بە گوێرەی سەرچاوە مێژوویەکان دروستکردنی چیخ لە کوردستان بۆ 3000 ساڵ لەمەو پێش دەگەڕێتەوە. یەکێکیشە لە کۆنترین کارە دەستیە چندراوەکان. لە کۆنەوە گوتراوە هەر کارێکی گرانە بە هەرەوەزی ئاسانە. ئەمە بەرهەمی دەستی ژنانی گوندی دووگۆمانە دوای نزیکەی 2 مان کارکردنی بەردەوام چیخێک بە بەرزی نزیکەی 2 مەتر و با درێژی 8 مەتر گەشتە کۆتایی و لێرە بەدواوە گوندنشینان لە کوێستانەکان بۆ ڕەشماڵ و کەپر بەکاری دەهێنن. ئەبوبەکر ئیسماعیل ڕوودا و گوندی دووگۆمان سەر